چ چایکی جوانێ بۆ لێنێم کچە دانیشە جیهانی سەکەی وەختی چایخۆ من نەهاتم بۆ میوان ناری هاتم بە دوات تا بڵم کاکە وەرە باوکم نازانم چۆن پێم وەڵی لەسەرە مەرگایە ئەیە ڕۆی باوکە گیامە قوربان بم وانەڵێ وانەڵێ دڵم بزرێتەوە دوعا بکە تا ئەگەینە ماڵەوە باوکم نەمرد بێت ئەیە ڕۆ بە قوربانە بۆ من 3 ڕۆژە ئاگام لە خۆمە 3 ڕۆژە نانم خواردووە بەخوا نەتوم بەگەراجە دەهەزە خێراشتە لەبەر کە بابڕێت ناتوانم بێم بۆ ناتوانانی چییە؟ ئەی ڕەحمان وتی ماڵ بەجێ مەهێڵە کورە بابە ڕەحمان با بۆ خۆی بڵێ زلە ئەخە تۆ باوکی خەریکە ئەمرێ بابا ئاخر ناتوانم لە قسەی ڕەحمان دەرچم بەخۆ ئەیلەوە کورە بابە تۆ ئەگەرێنەوە پیا ئەو چەوسێنێتەوە ئەی مافی خۆ کوانە نابێ قسە بکەیت ئێمە ڕێز و احترامی یەکتری ماڵ خۆشە چۆن لە قسەی دەرەچم کورە خوازانە بۆ سەفەر لای تۆ وتێتی بۆ کوێ چووە ئای هەستە با بڕۆین ناتوانم ئاوا ئەی نایت نایە ئەی سبەینە کەمر لە ڕوویە بیتە ماڵە باوکە قەیناکە باوکم منی خۆشەوە قەیناکە تۆ خوازەڵی ڕەحمانیش ناشتون ئاخر ئەڕۆم نایە باش تۆ خوای گیانێم لە ڕەنجێنی خوا ڕەحم بە باوکم بکەی بەخوا ناتوانم دڵی ڕەحمانی بشکێنم چکەوتی ماڵ بەجێ مێڵە خوایە چی بکەم خوای گیان ئەزم تەلەفۆنی بۆ بکەم دوور بە تووشی ژێر سیارێکیش بێ ڕەحمان نەنەشتی وا ناکەم باوکە گیان تو خوا لێم لە ڕەنجێی خوا ڕەحمە باوکم بکەی خوایە حەیف باوکە ئێمە ئەو لای توین و جیانی خوشکیشمان پێوترێ کچی تۆ دڵی ڕق نازام لە کێ جێمە یەکدانە سەعاتە لێ پارێمەوە جیهانی خوشکم کاکە دەهستە باوکمان خەریکە ئەمرێ لوتی باریک بووە ها سەیکە چۆشین بۆتەوە نەهات دڵی ڕق گێڕەحم ئێبە بۆ نایت وەڵام مێردەکەم لێنێ من پرسم بەو نەکردو تا پرسی بێ نەکەم نایم بۆ قورعانە حیبرا مۆ جیانی خوشکم زۆر بێوەفا ئەگەر ئەو باوکم بە قسەی منەکە لەو میراتی بێبەشیکە ئەبێ دەریکە لەو میراتی من قبوڵی ناکەم ئەوە ئێوە بەجددیتانە باسیەوەکە نەشتا باوکم ماوە خۆ لەسەر خێرە کۆچی دوای یەکە وەڵام خۆی تر ئیشەڵڵا ئیشەڵڵا نەخێر لەسەر خۆم تەلەفۆنەکەم بۆ جیهان مەیکە نایە یەت من پێی ئەڵێم یەت ئاخ باوکە وەی باوکە ئاخ باوکە وەی باوکە بلە لە دڵم دەرناچێت باوکم سبێ بمرێت لە دڵم دەرناچێت خوازانم هەفتەی پێشوو داوای تاپڕی لەکردو تاپڵی بۆ چییە؟ نازەوتی چم بۆ ڕاو دەدە بۆ بێنە دە بۆ بێنە تۆزێ عاقڵ بە بلە چی بۆ بێنم با بۆ لە دەبلوسێکەیە سیفۆنەکە بستێکە لی نایە دەچە بیهێنم شەشحوتێکی کوژێ خوڕی کوێکم بەسەر خۆمان لە ماڵی جیانی خوشکم کە هات موتم قابلە باوکم بتوانێت هەستێ تاسکە بابیمان بۆ بکەن قابلە هەستی گۆشتمان بۆ بژێن ناتوانین نەخۆشە خەریکە ئەمرێ ئیتر نەفەرە کەباب مهێناوتم بۆ خۆمان لەگەڵ باوکە مەولوای خۆی باوکە مەولوو کەبابم بۆ هێناوی باوکە ها کەبابی بۆ هێناوی ناخۆم نییە سێ ڕۆژە زانە تۆ دەزان دەماغەمێ دە باوکە تۆ سێ ڕۆژەی جن نەخواردووە ناخۆم نییە باوکە بەقوربانی چاوم هەمووی ڤیتامیناتە ئەوە پیازیشی بۆ پێوەکەم ئەوە ترشیش باوکی من دەها باوکەی جەمبی خۆ بەس بابە بۆ نایخۆی ئەی هاوار ئەها منەی خۆ ئەها باوکە جان وەکو کەبابەکە ناخۆی ئەها چین بۆ هێناوی ئەها مۆز پڕ لە ڤیتامین باوکە گیان دەبی خۆدی باوکە گیان ناخۆ باوکە ئەها سەری منگە ئاواخە باوکە جان باوکە جان دەبی خۆ ئاخر باوکەی جان تۆ هیچ نەخۆی نابێت ئەوە پارێکەکەم بۆ دروست کردویت دەمەکەی ئەها منەی خۆم باوکە باوکە سەگە خوێ مۆز ڤیتامین دیسانەوەتیەوە ناخۆم ئەوە باوکە باوکە جان دەبی خۆ باوکە ئەزانیت ئەگەر وا بکەی بە قورعان لێو عاجزە بینێمە هەر بەجددی ئەمە ناکرێەوە یەک پار و کەباب چی بۆ نەکرێت دەی دەمەکەی ناخۆ لا حەولە وەلا ئەی باشە بۆ ناکرێت ئەها منەی خۆ باوکە جان ناخۆ مۆز ئاڵتونی ڤیتامین باوکە دەبی خۆ باوکە جان ناخۆ وتیەوە ناخۆمە ها باوکە وەختی دەمەکە بۆ ناخورە قەیناکە باوکە ئەو قاشە تەماتەیە دەی دەمەکەی ئاخر قاشە تەماتە چێ ئەها منەی خۆ تیارەیە باوکە ئەها باوکە جان ئەها مۆزیشکەم وێنەی دەوە خۆ باوکە جان ناخۆ چەندی کاری ها ئەها گیان باوکە ئەڵڵا قسەیکە چەند خۆشەکە پێ بەڵێ لەو کەبابم بەرێ
کەباب تەواو هەموو خوارد والله بلا باوکە گیان بێن لە ترە بۆزەم بەرێ بەقوران باوکە وڵای مۆستاو لەلای بە ناخۆم نیەرەکە زانی چۆن گوێ بگرە بلە باوکمان ئەهایەتە درەنگ و زوو کەوتوە سەعاتێکە دوانیکە تا بەیانی ئەکید وەفاتەکە ئیشەڵڵا لافیتەکەی خۆمێ نووسم و برادەرم خەتاتە بە تەلەفۆن شتەکانم ماوەتی و سبێنە بۆمان حازرەکە باش مشکلام یادی بزانم چی نووسیوە نووسیمە دڵگرانین بە کۆچی دوایی باوکە مەولود باوکی وەستا ئەحمەی فیتەر ئامادەی بۆ داگرنی پێشی هەموو بڵێ الله زۆر جوانە ئەی خێرە نایبینیتیانێت جاخەڵە لافیتەکە یەک بە یەکە جێ نابێتەوە باشە منیژەی گۆڕم لافیتەکە گۆڕم ئەگەرچی؟ ئایکەم خوالی خۆش بوو باوکە مەولود باوکی وەستا بلیچی ناخریاک بێعەقڵ خەڵک بنە ناسێ من ڕۆژی سەڵ سیارە چاکەم تازیەکە چۆڵە بێت دوای حیاشمانەچێت باش وەرە حەلیشکەم لایە ئادەی ناوی باوکم دەرگە بەس خۆم خۆت ئەیڕۆڵ خەڵک بێ بۆی چۆ بۆ تازیە نەزانێت کیە حەجا کورتێکەمەوە ئەلکەی بێت ئەیکەم بە مەولود یعنی بۆ برینی مەولود نا یعنی باوکە مەولود ئەخدە خەڵک بەیەکە بە بەڕێوەراتی تیەکە بەخوا نایەت و حیاشمانەچێت ها تەلەفۆنەکە بۆ جیهان جواب یایتەوە با قەبری باوکم زانیم باوکە ژیان داوای لێبوونەکەم احتراماتم وەرە بێت ڕۆژێکەوە بڕین بەڵام بۆ معلوماتێ ئەوە ئێستا ئەبێ قەراری خۆ بیت زەڕێ عەقڵتیانی ئەگەر بێبەشی نەکەی لەو میراتیە ئەحی برام ڕاستەکە من هەرمی دایە دوتم نەموو خوشکەی من وەفای نییە بۆ هیچ کامێکمان دەبخۆندی جا بلە گیان عاقڵانە باوکم تەڵان دوو عەرزی هەیە 1000 مەترێکی هەیە لە مێرگەپان باشە 500یشی هەیە لە توی مەلیک هەزارەکە بۆ تۆ قیروسیە 500کەش بۆ منەوەی ئاوا ئایا ڕەحمەتی لێ بێت مەلیکە بۆ من مێرگەپانەکە بۆ ناکەن باسی میراچەکەن جا خۆ باوکم لەسەر هەر کۆچی دوایی هەرەکە هەرە منێ خۆ مردن باش هەرچێک پێشتا باوکم ماوە بۆ بێ ناخۆش ینی باوکمانە خۆمێش دڵمان ژانەکات بەس شتێک دێنێ بەسە ئەی بە کابرا ماوە باسی میراچیەکەن باوکە وەی باوکە باشە لە باوک زەرورتر هەیە بۆ نەچووی بۆ ئەوێ ئەی تۆ نەوەمان بەجێمەیەڵا یەقەی ناکە بچوویتەیە یا تەلەفۆنێکی بۆ بکردمایە وتم تەلەفۆنی بۆ نەکام ناوێرە وتم نەگەڵ ڕێگاشتێکە لێ بێت دقی داکە خوا گەورەیە با جوابی ئەو تەلەفۆنە بەمەوە کاکە گیان بەڵێ ئەزانم بە قوربان بەخوا ئەوە نابێ هاتوومە تۆ خەزورم لە سەرەمەرگایە بێ بچم بۆیە فەرشەکان گەشتۆ خوا حافیز با بڕێت بڕۆی ئیخوا ڕەحم بکەنی بلێژیان بە قوربانم ئەمە دنیاە زوو دەست لە ناوچوانی باوکم بە ئەگەر زانیم تاکەی بەرزە شافی لەم دەبڵانی پێڵبی با تاکی دابەزێت خێرە شتانە بەم نەڵی وەڵام نەڕۆم بۆ گەراج بەساقڵ نەوەڵات تۆ جەنابە دانیشەوە من ئەڕۆم کورەوە عاقڵ بە تۆ برا بچووکی 3 ڕۆژە گەراجم نەدیوە وەڵڵاهی پێشی سیارەکەم کردووە حەیام چوو باشە حەجامی ئیشم خۆت وازەی بین بئیش کاکە واز لەوە بێن خۆم لای باوکم ئەو هەردووکتان بۆ ئەوە قسە قسە ئافەرم کچی عاقڵ ئێستا وەختی میوانە هەر کەسێک بڵێ کاکە شعوری هەبێ ئەگەر مرد لافیتە هەڵەواسین ڕاستەکە ئەڕۆ تۆ دانیشە بام بڕۆ عاقڵ بە تۆزێک من ئەڵەم 3 ڕۆژ نەچووم بۆ گەراج ئەزانی چی حەجاواز لە برا بچووکی براگەوری بێنە کاکیجان ئەوە فەرق و فڕقمانی احترامی خۆم خۆم خەریکە ناخۆش السلام عليكم ماما جان كفارتي بيا ضرورية بي تازە باوکەم مردووە بۆ لای کێ هاتیت الفاتحة كورة فاتحة شي ماما هسه ما تجيب مجلانة ولا شابة رفني تو بەسە تۆ قسە مەکە بۆ نازانین چین بۆ کوێ جەنابێت لە سەفەر و سیاحی لە ئەنتالیا تو شرفه أعمى جنوبرجي أنطاليا يا وەی باوکە گیان قەزا بووە من بەچی واولێتەوە باوکە گیانە لا لوشکە لوشک و گریانی تمساحیەمانە مەکە بەسەری خۆ باوکە حاشای لێکردیت بس من هیچ نەخۆش نیم هیچ کێشەیەکیشتم نییە تێگەیشتن ئەی باشە باوکە بۆچی واو لە خۆ کرد لەبەرەوەی تاقیتان بکەمەوە بزانم کامتان دڵسۆزن بۆم دەرکەوت لە کچەکانم زیاتر دڵسۆزم نییە ئافرین کچە جوانەکەم تۆ تازە مڕکی پیاوێکیت ئاگا لە پیاوەکەت بێ لەبەر ئەوەی ئەو دڵسۆزی تۆیە ئێمە دڵسۆزی تۆ نین ئافرین بە قوربان سەرتان بێرە ماچیکەم